میلەتەکەمان لە بەردەم جینۆساید و شاڵاوێکی نەگریسی قڕکردندایە. ئەو بەکەر جانتا و پێشاوەتەوە بەنیازی بڕۆی ئەتانەیە چی بکەن لەوێ چ پەیامێ بگەێنن. وەڵای ئێمە یەکەم بەدەمەوەبوونی ئەو بانگەوازەی سەرکردەکانی ڕۆژاوایە کە میلەتەکەمان لە بەردەم جینۆساید و شاڵاوێکی نەگریسی قڕکردندایە. دومیان ئەمانەیە بە دنیای بڵین کە ڕاستە ئێمە چوار پارچین، بەڵام چوار پارچی لەتکراوین و هەمومان وەک یەک ئازار دەچێشین و ئەمەی بەرامبەر بە ڕۆژئاوا کرێ ستەمێکی زۆر گەورەیە. میلەتەکەمان هێشتا خوێنی لێ چۆڕێ، بەڵام بەداخەوە قوربانیەکانی نادیدا ئەگیرێ. ئەمە کەمترین ئەرچی نیشتیمانی خۆمانە بەرامبەر بۆ پارچە ئازیزەی کوردستان و بەرامبەر بە مرۆڤایەتی و بەرامبەر خوێنی شەهیدەکان کە زیاتر لە 15,000 شەهید لە شەڕی تیرۆرە، لە شەڕی پاراستنی ناسنامە و خاچی ڕۆژئاوای گیانیان بەخشی. یەخوا خواگەدارتان بێت و بە سەلامەت. ئەوەی کە هەیە لێرە ژمارەی زۆر لەو کەسانی کە لێرە کار دکتۆر سڵاوە لێبێ خۆشۆ بێچاوەتەوە چێو چێسن بۆەوە. وڵی من وەکو خۆمان لەگە کچەکەمە هاتوین ئیتر بە تەماین دەنگ ئەو بانگەوازەی ڕۆژاواوە و ئەمە ئەرشێکی نیشتیمانی نەتەوایەتیە و پێویستەکە هەمومان پشگیری یەکتری بین، چونکە دەرکەوە ئێمە دۆستمان کەمە با هەر ئەگەر نەزڵێم با نەڵێم نییە، بەڵام دەستمان زۆر کەمە و پلانێکی گەورەش لەسەر میلەتەکەمان هەیە. من دڵنیام ڕۆژاوا بکەوێ باشووریشەکەوێ، بۆیە بێ قیادەی باشووریش بەجددی بیر لە خۆیان و لە میلەتەکە و لە ئەم ئەزمونە بکەنەوە. تەنها و تەنها ئێمە توانین بە یەکگرتووی ئەو پیلانانە تێک بشکێنین. خواگەدارتان بێ ئینشەڵڵا. لێرە هاوڵاتیشتی دێ سڵاوە لێبێ ئەم کاتەوە باش بۆ چێتێ بچی بۆ ڕۆژئاوا. ئەوەی ڕاستی بێ منەمەوە بڵێم کە تەمەنم 2 ساڵ بۆ باوکم جینۆساید کراوە لە پرۆسەی ئەنفالە، تەمەنم 6 ساڵ بووە کۆڕۆمان پێکراوە. چیتر ناوێ میلەتی کورد بێدەنگی هەڵبژێرێ، بێدەنگی هەڵبژاردن واتە شەرعێدانە بەوەی کە جینۆساید بکرێنەوە دووبارە. ئێمە نامانەوێت بۆ جارێکی تر جینۆساید بکرێتەوە، چونکە جەستەمان پڕە لە برین، هەست بە ئازاری ئەوانەکەین، چونکە لە ڕابردوودا هەموو شتێک کراوە بەرامبەر ئێمە نامانەوێت ئەم جینۆسایدە بەردەوام بێت. سپاس بۆیەوە لە شتا ساڵ بێ و بە سەلامەت بگەڕێنەوە. ئەوەی ئەیبینێک هاوکارمینەکان گوێزێتەوە ئەو جۆش و خڕۆشەی کە لە سلێمانیەوە دەستی پێکردووە کە لە سلێمانیەوە لە سەرجەم چینی توێژەکانەوە پێکەوە خۆیان ئامادە کردووە و خۆیان پێچاوەتەوە بۆی کە بچن بۆ هاوکاری کوردانی ڕۆژئاوا. ئەمە دیمەنەکانی ئێستای سلێمانیە. سلێمانی پاڵپشتی ڕۆژئاوا ئاکات. سلێمانیەوە ئەیانەوێت پاڵپشتی ڕۆژئاوا بکەن. لە ئێستادا هاوڵاتیشی زۆر لە سەرجەم چینی توێژەکان، لە خانەنشین، لە سیاسی، لە هونەرمەند، لە ڕۆژنامە نووس، لە هاوڵاتیانی ئاسایی و کاسب ئەیانوێ بڕۆن و سەردانی ڕۆژئاوا بکەن. بۆیە سلێمانی پشتی ڕۆژئاوا بەرنایە، سلێمانی پاڵپشتی ڕۆژئاوایە. لە سەرجەم کوردستانەوە هەمووی یەکدەنگ بۆ پاڵپشتی ڕۆژئاوا لە هەوڵدان کە خۆیان بگەێنە ئەوێ و پارێزگاری لەو نیشتیمانە بکەن.